بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە حاڵقەیەکی نوێی بەرنامەی ڕازی تەمەن و لا بەشی دووەمی بەرنامەکەمان لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر کەریم قەرستانی پێتان شادەبمەوە. لە حاڵقەی پێشوودا و لە نێوگوندی قەرستان و شاری سلێمانی بە بەشێک لە ژیان و ڕازەکانی تەمەنی دکتۆر کەریم ئاشنام کردن. ئەم جارەیان لە زانکۆی سلێمانیەوە و لە ئەستۆدیۆیەکی جیاواز بەشێکی تر لە ڕاز و نیازەکانی تەمەنی دکتۆر کەریم قەرستانیتان پێئاشناکەم. فەرموون با پێکەوە بینەری بەرنامەکەمان بین. پرۆفیسۆر کەریم قەرستانی لە زانکۆی سلێمانی سەرۆکی بەشی پەروەردەی تایبەتە و ڕۆژانە بەدەر لە بەڕێکردنی ژیانی یاسایی خۆی و وانە و محازەرە تایبەتەکانی لا دەرەوەی زانکۆ زۆربەی کاتەکانی وەک سەرۆک بەش و پرۆفیسۆر لەگەڵ دکتۆر و کارمەند و قوتابیەکانی بەسەر دەبا و لا بەشی یەکەم هێڵقەی ئەم جارەی ڕازی تەمەن و لا گوندی قەرستان چاومان بە مامۆستای سەرەتایی پرۆفیسۆر کەریم قەرستانی کەوت و ئەمڕۆژ لە زانکۆی سلێمانی و لا کاتی چوونمان بۆ یەکێک لە هەوڵەکانی زانکۆ بەدیداری یەکێک لە قوتابیەکانی پرۆفیسۆر شارد بووین کە ئێستا دکتۆرای لا بوارەکەی خۆیدا هەیە و لە یەکێک لە هەوڵەکان وانە با قوتابیانی پرۆفیسۆر کەریم قەرستانی دەڵێتەوە. زەنامە بووە جایسا مامۆستا و دکتۆرای تاواکو خۆشی مامۆستا لە هونەر جوانەکان و مامۆستا لای ئێمە جا فکریش خۆش بێ من کە چوین بۆ گوندەکە مامۆستاکی خۆم بینەوە ئێستا لێرە خوێندکارێکی خۆتە بینی و ئەمانە شەد خوێندکاری خۆم من بەشی ئێوارە ئەنجام زانی من لە بەشی فەرۆدەی تایبەتین یعنی بۆ مناسبەی شەوە بۆ 3/12/2019 ساڵیادی کەسانی خانپێداویستی تایبەتە طبعا نیسان پاش تۆزێکی تر کۆمەڵە مناسبە شێوان بەشداریەکەن ئەمانە زۆربیان مامۆستای مۆڵەت پێدراون و فەرمانبەر و دەوامی ئێوارانە من دوای بەیانیانمان هەیە ئەوانە لە شەشی ئامادەییەوەیەن خۆیان چەند ساڵی مامۆستای فەرۆدەی تایبەت بن خبرەیان هەیە کەمێکیان تیا دوانیشیان تاکە لە ئامادەیەوە هاتبێتن چەند ساڵ مامۆستا بوون و چەند ساڵ فەرمانبەر بوون خبرەیەکی باشیانەیە تەمەن ئێمە ئەم ساڵ یەکەم خولە کە بەشی فەرۆدەی تایبەت تەخەڕوجەکە بەیانیان نێوارەنجی 100 کەسە بێت ڕەن شتێکی خۆشە هەتا وەکو ئێستا لە هەرێمی کوردستانە تقریبا 4 ساڵ پێش ئێستا خولێک 2 ساڵی دەرچوون بەڵام وەکو 4 ساڵی بەشی پەروەردەی تایبەت لە سلێمانی یەکەم خولە کە ئەبن ئینشاڵڵا بە مامۆستای پەروەردەی تایبەت جەناب زانی پەروەردەی تایبەت هەموو ئەوانەی خانپێداویستی تایبەتن بەداخەوە وەکو پێویست لایان لێ نەکراوەتەوە مامۆستایان نییە ئێمە چاوەڕێکین ئینشاڵڵا ئەم پرۆکس و جوانانە سبەینە چنە بواری پەروەردە و فێرکردنەوە لە پەروەردەی سلێمانی و یاخود دەرەوەی سلێمانی ئینشاڵڵا خزمەتەکەن پەروەردەی تایبەتیش بەداخەوە وەکو وتم عەفو بوو لە قسەکەشم پێ بڕیتی یەکێکە لەو بوارانەی کە بڵێم کەمتری خزمەت کراوە لەوا شێدێکێک لە شانازیەکانی ژیانمانەوە بێت ڕۆژە لە ڕۆژان لە ڕۆژانی نەهامەتیە لەنەوەتەکانە لەو کاتیا کە خەڵک بەرسی بوو لەو کاتیا کە خەڵک ژیانی بەپی پێویست ناڕۆی ئێمە لە خزمەت ئێم پیاوەگەورەیە بووین کە لەو کاتەوە تاکو ئێستا هەرجێ شانازی ئێمە و ئێستا بۆ ئەلحەمدولیلا بۆ بەجێ شانازی میلەت بە شێوەیەکی گشتی و وەکوتم ئێمە لەو ڕۆژە سەختانە لە خزمەتیا بووین وەکو خوێندکار بکەین بە دەرسی مرتا بووین خۆمان بە قوتابیەکی گوێڕایەڵ و بە مامۆستای دێکی گوێڕاڵی جەنابی زانیوە ئیشمان بە مامۆستایکی گەورەی خۆمان زانیوە و پێم وابێت لەو کاتەوە تاکو ئێستا کۆڵی نەداوە با بڵێن بەبێ پش و لێبڕاوانە خزمەتی بەبواری پەروەردە و دەروونناسی کردو و جێدەسی ئەڵبەتە لە کۆمەڵگای دیارەوە وەکو وتم تا ڕۆژین ڕاستێت ئەمرم فەخر بۆ بکەم کە ڕۆژە لە ڕۆژان خوێندکاری و پیاوە بەڕێزە بووم و عومر خۆ دەزانی عومر هینی خۆی هەیە لەوانەیە کاکتۆ قادر ئاگادارە لە زەمانێکا من دەرسم بەوان وتووە موچە نەبوو نیوەی مامۆستای زانکۆی سەڵاحەدین ڕۆشتە بوون بۆ لیڤیا و بۆ یەمەن و بۆ ئەوانە بڕواو هەبێ 7 مادە وتۆتەوە 7 مادە وەرە تۆ هەفتانە بڵێرەوە شەکەت و هیلاک و زۆرم ماندووە بین ینی مامۆستاکان ڕۆشتن خۆ دەزانی بارودۆخێکی نالەبار و بەهۆی نەکەوە من 7 مادەم وتۆتەوە بەس ئێستا بەخوا لە ملیشم بەی
4-5 مادەم بۆ ناوتێتەوە لەوانەیە پار 3-4 مادەم بتوێتەوە بەس وەکو جاران ئەو چالاکیە بزەحمەتە تۆ کاتێ من کە دەرسم بە مانوتۆتەوانەیە 35 ساڵ و لەو تەمەنەیە بووم گەنج بووم بەس ئێستا 6 ساڵم وەڵڵاهی کاک عادل خۆ دەزانی بارودۆخەکەی کوردستان و عێراق ئەم هەموو شەڕ و کارەساتەی بەسەرە هاو یعنی فەرقی هەیە من لە هەشتاکانە لە زانکۆی مووسڵ قوتابی خوێندکار بووم ئەو کاتە تازە سەرەتای شەڕی عێراق و ئێران بێشتە کاریگەرەکەی دەرنەکەوتە بوو حکوومەتی عێراق و با بڵێن ئوستازەکان و حتا لە جامیعەی سلێمانی زۆربەی ئەجنەبی بوون بەڵام دوای ئەم ظروفەی بەسەرا هاوچی مامۆستا بیانیەکان و ڕۆشنەوانێ بەس مامۆساکانی خۆمانمانەوە اینجا ئەو کاتە تەعیناتە بوو دۆ تەعینات نەما من بە حکمی ئیشەکەی خۆم هەستەکەم لە 85 و 86ەوە ساڵ بە ساڵ ئاستی خوێندن لە کوردستان و لە عێراق هاتۆتە دواوە بەکو پێویست نییە. کاتێ بمانێ قسە لەسەر کاکتۆرکەین بە وەکو بەڕاستی وەکو فەرهەنگی سەیرەکەین کاکتۆر لە مەسەلەی علم و نەفس یاخود پەروەردەی تایبەت هەج بوارە لە بوارەکانی علم و نەفس کاتی قسەی لەسەر بکەین و بمانێ بۆی بگەڕێنەوە ئەبێ بگەڕێنەوە بۆ کتێبەکانی کاکتۆر لەبەرەوەی دکتۆر ئەزمونێکی گەوری هەیە لە بواری علم و نەفس یاخود بواری پەروەردەی تایبەتە. هیوادارم بەردەوام بن لە چاوپێکەوتنەکانی کاکتۆر کەریم. دکتۆر کەریم ئەو کەسایەتیە کە خۆی بە هەوڵ و ماندیبوونی خۆی بە ئەرک و ماندیبوونی خۆی لەسەر شانی خۆی ئەم بەشەی کردوێتەوە و ڕێگریشە بووە بەس چۆکی نەداوە. من وەکو خوێندکارێک زۆر سوپاس کاکتۆرەکەم کە یەکێک بۆ لەو کەسانی پشگیری من بووە لەبەروی من ساڵی یەکەم کە هاتم تەقدیمم کرد پەشیمان بووم بەس تەشجیعی کردم وتی بەشێکی باشە و ئیسفادەی هەیە و ئینجا بۆ خزمەتی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت بووە دکتۆر کەریم نەک لە زانکۆ لە دەرەوەی زانکۆش کەسایەتیەکی دیارە لە بەرنامەکانیش دیارە زۆربەی کەناڵەکان ئەو بەرنامانەی کە ئەکا باوەڕکەن ینی نەک لە ناو شار لە دەرەوەی شاریش لە لادێ و لە قەزا و ناحیەکانیش هەمویان بەپەرۆشن بۆ بەرنامەکانی کاکتۆر کەریم. من تەمەنی دکتۆر کەریم ناکەمە قیاس بۆ هەوڵ و ماندووبوونی بۆ تێکۆشانی بۆ پێشکەشکردن ئەو عیلمی کە هەیەی نایەوێت لای خۆی بمێنێتەوە ئەوێ بیگەێنێتە بە نە قوتابیانی کە بەشی پەروەردەی تایبەت لە بەرنامەکانی خۆی ئێوێ ئەو عیلمە و ئەو زانستەی کە هەیەی بیگەێنێ بە دکتۆر کەریم. نا من لەگەڵەوانیم دکتۆر کەریم بڵێ تەمەنم ڕێگرە ئەو ئەگەر دوم حازر ڕژنەڵێتەوە لە بەرنامەکانی لە کتێبەکانی قەت چۆکدانایە و سەرکەوتوی ئینشەڵڵا. ئەم پێشبینی و وەهمەی کە بە ناوی بورجەکانەوە کرێ هەمان ئەو قەنەعەتی ئەو کاتەوە هەیە ئەوە 100 ساڵە وەخوا خۆیەتی بڕوا لەسەر لێوانی قەبرە خۆشەویستی چی جنۆکە بتوانێت بچێتە لاشەی مرۆڤەوە وتی وڵا ئەو تۆش دوو جنۆکە و هەیە ئێوەی کاکە من دوێنێ لە حەسات مۆخاتی وا خۆی جنابێ هەفتەیەکی بەسەدا بڕۆم جنۆکێ بۆیە تەواو نیسمەوە بوو کەسێکی حیزبیت یا لە ڕابردوو حیزبی بوویت هیچ کاتە بۆ ئەوە ئازار و بیا کە خۆت پێویستە بە دکتۆرێکی دەرونی بێ وەسیەتێک بۆ منداڵەکانت یا بۆ خێزان و بنووسە چ شتێکیان پێڵێ کاکتۆر لە دوایەوەی کە قۆناغی سەرەتایی و لە گوندی قەرستان تەواو کرد بڵێن قۆناغی ناوەندی خوێندن یا دواتر بەرەو زانکۆت لەکوێ نیشتە جێبوون لەکوێ خوێنتانیەوە بڵێ طبعا دوایەوەی تر کە لە هەفتەیەک و 72 بۆ ئەبزانمی تر ماڵمانەتەوە سلێمانی من چوومە خۆ دەزانی دوای سەرەتایی و کاتە بنەڕەتی نەبوو چوونە ناوەندی بەبیرمێ سەرەتا ناوەندی وەتەن بوو دوای گوازرایە بۆ مەکتەبەی تر ناوەندی ڕۆشنبیر بوو ساڵی دووەم ساڵی سێم چوومە سانەوی ئەزمڕ شەماڵمان هاتە سەرەوانێ با بڵێن لێرە لە ئەو کاتە پیان و گەڕێکی شەهیدانی ئازادی ماڵمان لەوێ بوو ئیترە و سانەوێ نزیک بوو طبعا دوای ئەوەی کە چوومە چوار نەچوومە ئامادەی و با بڵێن علمی و ئەدەبی زۆر جار وە مازانی هاوڕێکانمان کاریگەری لەسەرمان نەبوو تێ باشینە سەناعە ئێوتمان باشەمی برادەر بین وڵات چوینە ئامادەی پیشەسازی سلێمانی من بەشی میکانیک وەرگیرم 3 ساڵیوم تەواو کرد دوایی لە یەکەم و دووەمەکانی و قسمەش بووین ناوم لە پەیمانگای نەوت دەرچوو کە سەیرم کرد حەزم لەو بەشە نەبوو ئەزم لێ ناو هاتمەوە دامەزرام بووم بە فەرمانبەر لە کۆلێجی کشتتوکاڵ لە زانکۆی سلێمانی و کاتە لە بەکرەجۆ بوو اینجا لەو کاتە شای امتحانی خارجی ئەدەبی مایەوە هەر کتێبەکانم کڕی و وەکو قوتابیەکی دەرەکی خوێندکارێکی دەرەکی امتحانی شەشی ئامادەی بەشی ئەدەبی مایەوە ئیترەوە بوو لە زانکۆی مووسڵە ژیان تەمەن خۆم حەزم لە ئەکادمی هونەرە جوانەکان بوو
ینی بواری دەرونی خواستی خۆنەوە نەخێنەوەڵ ینی کە امتحانما بۆ لەوان دەکتێبی علمەشم نەخوێن بێتەوە زیاتر شعر و ڕۆمان و خۆزانیم ئەو قۆناغنسان حەز لەواکە حەزم لە تەمسیل و نواد نوشتیوا بوو کۆمەڵە ئیشی هونەریشم کردو بە تەلەڤیزیۆنی کەرکووکیە و کاتە و کە تەقدیممان کرد بە حقیقەت کە لەوێت وەرنەژیان لەگە برادەرێکا بوو وتیان نیەوە لەبەرەوەی مواصفات و مواصفاتی خۆشان و کاتە خۆ زیاتر هەروە بەعسیبی وەرنەگیرانتر نام ڕۆیەوە بۆ قبول مەرکەزی کە چوو بۆ ئەوێ جارێکە نادیان مەوانی ناو دووبارە دەرچوانیە بۆ زانکۆی مووسڵ تەمەن ئەو ساڵەش زانکۆی سلێمانی تازە گوازرابەوە بۆ زانکۆی بۆ هەولێر کراوە بە زانکۆی سەلاحەدین مزاهرە و وەزعی زروفی سیاسیەکە ناخۆش بوو ئەو ساڵە بەبیرمێ هەرچی کوردەکانی هەر سێپارێزگاکەی هەرێمی کوردستان بڵێن ئەو کاتە حکومیزاتی هەر هەمووی لە زانکۆی مووسڵ وەرگیران کوردیان وەرنەگرە لە زانکۆی سەلاحەدین بەوەی کێشە دروست نەبێ مزاهرە نەکەن و چی یعنی کە لەوێ بووینەوە مەنزانی لە هەموو لە سلێمانی لە کوردستان ئەژین ژمارێکی زۆر ساڵی هەشتا دو ساڵی خوێندن هیچ 4 ساڵەکەی ئەوێشمان تەواو کرد و دوایی ئێمە لە ئەوایلەکان بووین قەرارێ دەرچوو یەکسەر وتیان پێویست ناکە 2 ساڵ بمێننەوانێ یەکسەر لە ماستەر وەرگیرام تەمەن لێ لە زانکۆی مووسڵ کوردیەوە زۆر لێ بوو ماسەڵە حەزیشم هەر لە هونەرەکە هەبوو لەوێ 3-4 شانۆگەریمان پێشکەشم و کوردەکانە هاتن ئێستاوەی لەوێ بێ پیرەکەوێتەوانێ دوای ئەوەی ترکە هاتمەوە زانکۆی سەلاحەدین هەولێر وەکو معید دوای چەند مانگێک وەرگیرام 2007 ببوورە 1970 لە ماستێر وەرگیرام لە زانکۆی بەغداد لە بەشی با بڵێن دەروونناسی لە پسپۆڕی سایکۆلۆژی مناڵ و هەرزەکار لە بەغدا بەڵێ لێ ماستەرەکەم تەواو کرد ئەوائیل بووم لەوێ یەکسەر ئەمانتوانی لە دکتۆرا بخوێنین بە زبانی ئابوووریەکە و کاتە زروفی سیاسەکە زۆر گونجاو نەبوو هاتمەوانێ بۆ زانکۆی سەلاحەدین لە هەولێر 89 وەکو مامۆستای یاریدەدە دەست بەکارم ئیتر بە دوایە بۆ مامۆستایەتی و بۆ پرۆفیسۆری یاریدەدەر و بۆ پرۆفیسۆر هەتا 2006 لە زانکۆی سەلاحەدین هەولێر بووم 2006 ئیتر مناڵەکان گەورە بوون و کەس و کارگرەیانە کرد و دوور بووین من 25 ساڵ هەولێر بووم لە هەشتاویە کە زانکۆ ڕۆی زانکۆی سلێمانی بوو بە سەلاحەدین چوە هەولێر من لەگەڵی ڕۆشتم ئەو کاتە چوومە کۆلێجی کشت و کاڵ لە ئەسیکەڵەکە بوو دوای هاتمەوە ناو شاری هەولێر تقریبا تا 2006 25 ساڵ لە هەولێر بووم لەوێش کۆمەڵە چالاکیمانەوە حتا لێ بەبیرمێ تەلەڤیزۆنی هەرێمی کوردستان هەبوو سەعاتێکی هەبوو خۆی سەربەخۆ نەبوو چۆن ئێستا وەزارەتی ڕۆشنی بەداخە تا ئێستا تەلەڤیزۆنێکی نییە ئەو کاتە سەعاتێکی بوو چارەکێکیان نابوو بە من بەبیرمێ ئەو کاتە کاقوبادی جەلیزادەیانی بەخێر مدیری تەلەڤیزۆنەکە یەک چارێکیان نابوومێ بەرنامەی خێزان و کۆمەڵم پێشکەش دەکرد بەرنامەیەکی دەرونی بوو بەڵێ خێزان و کۆمەڵ جا و سەعاتە چێ بڵاویە کردەوە خۆیان بڵاویان ناکردەوە یان نە بە تەلەڤیزۆنی گوڵان و تەلەڤیزۆن کاتە تەلەڤیزۆن گوڵان هەبوو لەگەڵ تەلەڤیزۆنی گەلی کوردستان ئەوەش احتیمامیان پێ نایە لە بیدایەتی بڵاوکردنەوەکانە بڵێن جاریوە لە سەعات 5 ئەو ناوەیە بوو لە هاوی نا 5 خەڵکەمی لە بازاڕ لە شێخەڵایە و لە ناهۆلێ دەرەوەیە هەر لەوانە کەسیش نەیبینی بێ کاتەکەی چکە تەلەڤیزۆنەکە تۆ خۆ سەربەخۆ نەبی میوانبی لە شوێنی بۆ شێو لێش چەند شانۆگەریەکمان کرد بەبیرمێ حتا لەگەڵ مامۆستایەتیەکەیە و چالاکی هونەریمان هەبوو دوو فلیممان کرد چەند شانۆگەری بە ناوی شەڕعا و چەقۆ و لە هەمان کاتە ماوەیەکیش بەڕێوەبەری چالاکی هونەری بووم لەوێ چەند کۆنسێرتمان بۆ خوێندکاری زیرەکمانە بۆ قوتابی گۆرانی بێژ بوون دەنگخۆش بوون چالاکی هونەریمانە کرد تو کوتم 2006 شاتمەوە سلێمانی تر لێدە لە کۆلێجی پەروەردەی بنەڕەتی دەست بەکار و مەتا ئێستا کاکتۆر هەر لە دوای ڕاپەڕین با بڵێن جەنابوو لە شاری سلێمانی وەبزانم بۆ ماوەی 2 مانگ دەستگیر دەکرێت ئەوە چۆن بوو دوای ئەوەی کە وەبزانەوە ئاوارە بن بۆ وڵاتی ئێران و دیسانەوە یانەوە ئەو دەستگیرکردنەی تۆ لەگەڵ چیا بوو یا ئەسن ئەو کەسانی کە لەگەڵ تا دەستگیرکرا بوون چی بوون باسێکی بەسەراتێکی زۆر ناخۆشە طبعا خۆ دەزانیم کە عێراق کوێتی داگیر کردیترەوە بوو هەموو دنیا لێ هەستان بە ناوی تەحالفی دووەلیەوانێ طبعا ئەو شەوی کە لیان نا من عسکەر بوو من دوایەوەی کە ماسێرم تەواو کردی تر ئەو بن بۆ عسکەری لە کوێژ بووین شوێنێک بوو ئەوەی بەحوسی نەفسیان پێوت لە تەوجیه معنەوی لەوێ هەرچی ماسێر و دکتۆرای علم نەفس و علم اجتماع هەبوو لەوێ تەوزیعیان کرد دەبووین توێژینەوە دەکرد لەسەر جوندی و لەسەر باری دەرونیان و لەسەر حربی نەفسی و
ڕۆ هەبێ لە شوێنێک کابووینێمەکە لەوێ خەوتم کاسێتی لێبوو بڵم چی پڕبەم ستیدیۆ کاسێتی لێبوو جارجارێکی ژاوە کە شەوک پێش خەوتن سیرمەکە و کاتە کامێرەوەشت نەبوو سمەکەریشیتیانە کاسێتەکان دەرێنا لێمەیە تەزجیلی پشکۆلەی ئەوەنگە بوون خاصە نەوانی کە دژی کورد پێشمەرگەکان بەکارێنن ناوە ئەنوە کاسێتی تیابوو کە چۆن هجوومیان کردەوە پێشمەرگەکان و بە کوردی پیانەڵن بە عەرەبی پیانەڵن خۆتان تەسلیمکەن و ئەمە مەکەن وەکو شەڕی دەرونی وەکو حەربی نەفسی اینجا باڵۆنی گەورە گەورە پڕیان نەکرد لە منشورات و بڵاوکرەوە هەڵیانەیە لە دوورەوە تەقیەوانێ وایەندا نابوو تەمەن بۆ شەڕی ئێران عێراقەکە هەر بەردەوام بوو بۆ مەی کوێت هەر ئەیان کرد تەمەن هەندێک لە کاسەکانم هین نەکرد زۆر سیسەی تیابوو دژی پێشمەرگە بەکاریان هێنابوو طبعا یەکەم شەو کە قەسی بەغا کرایمە لەژەر قەسابووین يعني شایەتمان نەوتمان چونکە لە تەنیشمان قەسری مؤتەمەرات بوو ئەوە قەبری میشەل ئەفلەق بوو نازانم چییە بوو ئەمەیان قەسری جمهوری بوو هەر هەمی قەسف کرا وەڵڵا خوا ڕەحمی دیارە بێ ئێمە کردبوو ئەو شەوە ئینجا پیان وتین وتیانێ مجموعەکتان بڕن بۆ شارەوان مقدادیان پێوت من و کوڕیشی مووسڵاوی ناوی عەبدولکەریم ژماوە سەیری عەلنووسا بوو چوین بۆی عەلەسای عەدادی سەناعەیەکەیە لە شارەبان پاچی کەینەوە ئەوان بێن بۆەوێ بەجێ بێڵن چکە هەمووی خەسفا و کوژرەی چۆڵیان کرد وڵای تین شووی لە یەک مانگ و دوو مانگ لێماینەوەن هەر نەهاتن بەخۆم هەر دانیشتمە سەی قەسمان نەکرد لە بەغا ئەیتری ئیجازەشمانە بە یەکتری بەبێ عەدەم تەعەرجێژ من ئەوە ڕۆی هەفتەیەک و من هاتم بە سلێمانی هەفتەی تر من دوو ساڵێک بوو ساڵ و یەکم تەواو کردشتێکی زۆر کەمم مابوو لەو کاتایی تر خۆت زانی دوای ئەوەی کە شەڕی عێراق و با بڵێن هەموو دنیا وەستا و لە کوێت ڕاویاننا شەڕەکە وەستا من ئیجازەم وەرگرت هاتمە بۆ سلێمانی بە سەریە ڕاپەڕینەکە ڕوویە مانگی سێی ساڵینەوە یەکۆزیان ڕاپەڕینە مەزنەکە ئەی خۆ تۆ بۆ کوێ ڕۆیتەوە من ئیجازەی ئەسکەریشم پێ بوو کە ئیجازەم وڵا بە سەریان ڕامان کرد بۆ ئێران خۆزانی کۆڕۆکەمان ڕۆشتین دوای گەڕانەوە عافوات دەرچوویتر کە سوکار و دۆست و برادەر و مامۆساکانی زانکۆ ئێوتیان عافواتە بۆ ناچیتەوە می 20 ڕۆژێکە ماوە 20 ڕۆژەکە تەواو کەیت و نازانی دنیات چێ بێ وەڵامی 20 ڕۆژەکە چوومەوانێک کە چوومەوە بۆ ئەوێ زابط ئەمنەکە لێساش لەبیرم کابرای زۆر مژریم بوو مقدم ڕێازیان پێوت وتی لە کوێ بووی وتم وەڵی تر وەسعەکە ئاوا بوو نەمزانی وتم چوینە ئێران و ماوەی لێون هاتووینەتەوە من چوزانم ئەمە بڕیاری هاتووە لەسەرەوە ئەوانە پیانە لە متجاوزین الحدود یعنی سنووریان تێپەڕانەوە وەڵا چاویان بسمەوە نووسایارەیەکی بێڕەقەب و جامڕۆژ هات و بردیانە مەجلی عەسکەریەوە بۆ استخبارات لەوێ استخباراتیان زۆر پیسە استخباراتیان استخبارات عسكري يتجلي داكرن وبكرنا وجوليك والتاريخ هالريج نبو بالرابش تيوا سيسيرن فيها بيني وبالرومان يجبينو سيتواني طاو نابع طبعا بس شاو كاتشيتا جوليك ومتاريخ جلوبيكي صيت يا ابو مش لاي درجاك وستام هاوين بو توزيك هواي مبرداها كان نابي ليله دانش يروح اقعد بالاخير وتنبول يوتي نابي بشي بو اخير يتهر كسي روي شول بو تو ورده ودي ولا ضلي خو مصاري ناقمه يلا لا درجاك طبعا اوسل شيء لولا ريو بينران سطلي ميزو في ساعه كلا بيبو جوليك بو بخوات جاي برونا كم بنجا كسبيتو ديكي سياسه كسيتيابو جازر بيش مرقش يتيابو لو كانت مفاوضات ولا بيني بابلين كردو حكومه العراق ان جا ضلي ام بو خوش بو ايمن لقلايانغو مام جلال وكاك مسعود لبغان ام حفتي الريكون ام الريكون بلبينو ام بيش مرقانا ونبو هاتبونا وناوشاد يتلا سيطلوشت هات شو انكد وجيرابون والله يشي يتيابو هذا قريا كتي زل بياك خلشي لا مخمور بو قري والله من يتنازم أغاب وتشيب ولا منطقية وتي كبيز مرجع هاتن نمهيشت بابلين مديري أمنو أو مسؤولي حزبي كبكوجن ساك حكومة عتوتو مني قلت والله ديارة ولا قال أنا علاقة وهي شون نبيشوا بيكوجن أنا بياودي كيلو تاعي كيلو براويك نزولك أداء النابين هر هم الرفيق حزبي ديواني يقول رفيق حزبي وتماشي او بواجي داون وتي والله مشكات يخوي بيوتن غوغاي وشي عكان كهاتوني ما عندك كشتوا كحكومه عتوت والله شلون نعكشوا لا لا توشب يا ابو حكومتك ابو اللي غيرنا كجراوه تاون بعد والله ان جهم روج التعذيب بخوا خلش انا بدا درواني او ببي خير لولا بصون دو بكشي والله من ليا وشارك زين هنا هم بيان شن كسي شان رميه كده جت السين ميلا ضل خو ما نقول بدي اشتكم كده بيجي لاي تايا ايتر تعذيب ودوين دجال من ابو تحقيق بكاك والله هزار كهرباء من ليبيا وبسبوريكي خوما شي شكي بيك والله حال مساله ابو كاك من عسكر بوم ايتر روشتو متواني حال مساله ابو اجازه بوم مرم لي جيراوا
بەو حاڵیتر بردیانین بۆ شوێنێ دوایەوە شەوێ کە سەیرم کردەوانی کە لە ژوورەکە دەریان کردین جلی خۆیان ناینەوە هەرچی لە چوار دەوری من بوو کە بەو سیارە بردیانین هەمووی مقدم و عەقید بوو عەسکەری کە سجم لەگەڵمانە وتم باشە تۆ بۆ ئێوە وا لێرە وتی ئێمە هەموو ئەوانین ئەو زابط و جەیشەی کە با بڵێن پێشمەرگەنی کوشتین چاکەی لەگەڵ کردن خۆ زانین پێشمەرگەت چەند ینی کورد زۆر باشە لە کاتی شەڕیشە بۆ دوژمنەکەی دیل ناکوژێ بەس لەبەرەوەی نەکوژرابوون لەبەرەوەی نەکوژرابوون دوایی کە حکوومەت هاتو حرەمیانی گرتووە بەخوا نییە سەدان قاعیدە بوو ئەیگوی لەبەری وتیانە چۆن ئێوە پێشمەرگەنی کوشتون کە لەوێ گیراون کاکە پێشمەرگە و تۆ نییە بیکوژێ لەسەر هەمووی گیرابوون اینجا پاس ماوەی بردیانین شەوێ ببیرم بێت دەستیان لە هەردوو ئەوانەشم لەگەڵا بوو لە دو دەستیان بەستینەوانێ و سەرمان بۆ شۆڕ نەتەوێرە سەر بەرزکەیتەوە لیانەیە تەمەەن بەس ئاگام لێ بوو کە سیارەکە ڕێهان گڵۆپی سەرجادەکان هەندێک شوێنەوە بە تاریک ڕوون پاش ماوەی ستم کردەمە لە بەقا دەرچوون دەنگی بۆق و دەنگی شتیوانەوتم بۆ خۆیانمان کوژن جاتۆر لەو حاڵەتە نەفسیابی چیشی نەکرد بێ وەزعەکەەوە بێ بزانە ئەو سیستمە و نیزامە دیکتاتۆریە چۆن بوو وەڵای هیچیاندا بەزان ڕمیان کرد هەر لەوانی کە لەویا بووین تە نازانم کامیان بوو بەڵێ یاک ڕمیان کرد و هاوارێکی ئێستا و تەواوی تر هەمووی لەویا بوو ینی نیوە مردوو بووی شایەتمانمانێنا و میش تازە پڕێکم بوو بەناوی شوان 3 ساڵان بۆ بیرم لای ئەو بوو ئەمگوت چی لێبێت چی لێ نەیە ئیتر وەسەی نەفسی ئینسان ئینهیارەکەی هەرچەندێکی دەکرد نەتوانانی کۆنتترۆلی خۆ بکەیت وەڵای تر دایان بەزانین پاسیە چارەك سعاتێ تقریبن بە تەقدیری خۆ 10 ساعتی بێنەی چ پێ وەڵا دایان بەزانی چەند خۆش بوو ئاسمان و سەیرم کرد باخ و باخات و اینجا پرسیارم کرد دوایی وتیان ئەمە ڕەزوانیە لەو لا بەغاوەیە هەمی غاباتە ئەو بە ناویایە لەوێ ئەمانیان بردین بۆ ئەوێت لە حەڵق ئیستیقبال ڕزگار مابوو چوی ناوێ بەخوا دابەزی چوار شەقیان تێڵای نوزل لە من کەمتر وتیان ئەمانە چین بە منیانم تجاوزین حدود بەویان و تەوابین بەویان غەوغای نەدێکی ناویشان لێ نابوو اینجا چیان لەوێ پێکردین کەمی هیچ شتێکشمان نەکرد و بڕوا بێ شیعەکانیان هێنا هەندێکجا پێشمەرگەی خۆشمانەوانی تر نازان بۆچی بەو شێوە بەرمیلی نەوتێن بەرمیلەکان لە نیوەیە بڕیبیان پڕیان کردبوو لە دار سووتانویان و بەس خەڵوزەکەی ماهین با بڵێن پشکۆ ئاگرەکەی مابوو بەخوا بە 3 کەس هەڵیان نەگرت و کەیان خستە ناویەوە هەتا ئێرەی تر پێستی پێوە نابەزیسخانەکەی مە هاواریە کرد نازانم خوای گەورە دیارە ئاهون زورێ ئەوانە بوو خوا ئاوای لە سەددام و ئاینەکەی کرد ئیتر تۆ وەرە هەموو گیانە بسووتێ هەتا ئەژنۆ بەرە و ژوور و بەس بخەنە ناو ئاگرەوانێ ئەیان بدەوتیانەیەڵە وتم ئەمە چییە و دوای پرسیارەکەی وتی ئەمە کە شیعە هاتبوونەوانێ باسەکانیان گرتبوو ئەمە وەکو حاکمیان بۆ حکمیا ئەوە بکەنە جاییکێ لەوانەیە کە حکمیا و کوشتێتی ئەگو فەلاح عەسکەر ئەگەر بە هەڵەیان نەچم و منیش دوای پرسیارم کرد فەلاح عەسکەر ئەمە شاعیری سەددام بۆ دیارە شعری وەسەڵاڵاوە ئەوەی کوشتووە اینجا لەسەرەوە گرتیان دوای هێنابیان هەزاران کەسی تری ئاوای تیا بوون اینجا ناخۆشەکەی لە چیا بوو تۆ ویست مەسەڵەن خەوی یەکی شەو تۆزی خەریکە چاو خەوی لێکە خەوی لێ ناکەیە لە پڕ هەڵەسانی لە تعدادە طبعا تۆرە خەبەرە دەکەنەوە بە سۆندە لێتێن اینجا ڕیز دەکەن خۆ ناوی ناڵێن ناوی لێنە مەسەلەن ڕقە تۆ یەکەمی ئەو دووەمی من سێم ئەوەی واحد اثنين ثلاثة ئەبێ سێکە بوتار نەوتاقڵ لێ و تێکشوا بۆ خەڵتیان هەڵەیە اینجا پاش نی ساعت داهات و هەڵیانە سانیتەوە تعزیبێ بۆ بڕابی کە بیرم ناچێتەوانێ ئاوێکی لێ بوو اینجا چیان کردبوو هەمووی شوشە و بتڵ ئەمانەی بیرە و عەرەق و بیبسی بەشکاوی ئایان شکان لە ناوە ڕاستە اینجا خۆ شێگەشکێنی هەر یەکە و تیژە بێم لەو لە قسمیان ناو ئاوەکەوە بە زۆرە یانگوێ بێ بچن خۆتان خەن ناو ئاوە کاکە مەلە نازانین مەلە نازانین چە بەس خۆیان خەڵکیان دانا بۆی بزانێ خەریکا خەنچە دەرێنە بەخوا کە پاڵیان پێوە ناچوون یەک زەلام بە ساغی ناهاتە دەرەوە هەمووی ئەو شوشانە قەڵبە بەمانەیە طبعا خواردنیان لێنا قەزەی شێوەنگە دەکەستەوە لە چێک خۆی شوێنە لێنی هەر بێ بیخۆین هەرچەندە قیزش نابەزەمە دی لەبەسە ئەوە دەخوات بۆ خوایە بە بیرمێ بەلوعەیەکیاندا نەبوو هەر ئەبوابچی ئاوەکە لەوە بخۆیت تۆی چارەی خۆ ئاو بۆ نایێنێ نە دوکانی لێ بیکڕینە هیچ ئەنجا وەکو تەشبیه نەوەکو پردی سیڕات هەر لە بلۆکی شێوەنگیان دانا بووە ئەم لاولاشی پیسایی بوو بەسەر ئەو بەردەیا بلۆکە بڕ ئاو بخۆیتەوە فریا بکەوی اینجا بکەوتیتە ناو گواوەکەەوەی تر ئاوەکەش ناخواد و لیامان یعنی ئەوەی لەوێ بینیم من کە خاصم علم نفسە لە هیچ شوێنێک و تەجروبەیەک و شتێکا بەخوا مەگەن نازیەکان وانەی کاڵێن ئەوە ئیتر بۆ حاڵە ڕۆی تەحقیق و دوایی دەرچوو هیچمان لەسەر نییە و گەڕینەوانێ بۆ ماسکەر و بەرزام هەفتەیە دوو هەفتەوەی تەسریح ماتوانێ ئەوە شتێکی زۆر زۆر ناخۆش بوو بۆ من یعنی هەتا ئێستاش بیری لێکەم و چڕکم پیاە بەخوا چێ خەستی وامە نەبینی بوو بەو شێوە لە دوای ساڵی 90ەکان تەبەن تۆ کاتە بەرنامە هەبوو لە کەناڵەکانە بەڵام یەکێک لەو شتانێک کە ئەو کاتە زۆر باو بوو ئەم پێشببینی و وەهمەی کە بە ناوی بورجەکانەوە کرێ
وابزانم جەنابیش و زۆر لەگەڵیانە بووە و کاتە تژایەتی کردوون ینی چەند هەڵقەیەکم لەسەر کرد ئێستا لە ڕێی دەرونیەوە ئەگەر هەڵسەنگانی بۆ بکەی هەمان ئەو قەنەعەتی ئەو کاتە هەیە ینی شتێکی بێمانە و پوچە بێگومان ئەزانی چۆنە کاکجان کە تۆ باسی بورجەکەم بورجان لە چیەوە هاتووە ها لای خۆمانڵی حوتەوانە هەیە سەیری ئاسمانەکەی حەو ئەستێرە شکلێکیان دروست کردووە ئاسمانیش کە سەیرێکی ئەستێرەکان کە لێرە و سەیرێکی شکلێ دروست دەکەن هەندێکی وەکو دوو پشک وایە هەندێکی وەکو نازانم جوزانەمەی ناویان ناو هەندێکیان وەکو تەرازوو وایە هەندێکیان وەکو وایە ئەوە ئەمانە هاتوون ئەمانەیە ناونەوە هەرێکی ناوێکیان لێ ناوە ئەمە بورجی دەلووە ئەمە بورجی نازانم چییە با بڵین ئەمە ئەو ئەستێرانی کە و شکلان دروست کردووە هیوایان هەیە 10,000 ساڵ بە تەمەن لەویتر دووترە بەس گەورەیە پشووکە بینێ هەیوا زۆر پشووکە لە نزیکتەوەیە بەڵام لەبرێ نزیکە وەکو ئەوە بیندێ ئەمە ئەستێرن ئەمانە وەکو زەوی وان هەمووی یعنی موادی طبیعیە ئەمە چه تەسیرێکی لەسەر ئینسان هەیە ئەمە لە ناحیە علمیە مسەرچاو خوێنوێتەوە بەڵێ بەڵام چی تەسیری لەسەری هەیە مانگ و ڕۆژ بەڵێ زۆر جارانە کە مانگ 14 ئەبێ پڕەبێ یا ڕۆژ ئەم ئەشیعەی با بڵێن بەنەفسەجی و فەوقە بەنەفسەجی و نازەم کۆمەڵە شیعیتیان زۆر جار ئەگەر ئاگەر لە خۆنەوە پێشووی سەرەتانەکە ئەو دوانە تا ڕادەیەک بەڵام یەک ئەستێرە نییە هەتا ئێستا زانستی من باسەکەم ئەوەی سلمان دەبێت کە کاریگەری لەسەر کەسێتی و باری دەروونمان هەیە بۆ من نازانم مانگی سێ چ بورجە کە با بڵێن 21 سێ هەر ناوێک بێ من نازم شەوە ناخوێنەوە قەناعەتم پێ نییە با بڵێن 21 سێڵن مە بورجی ئەم شتەیە باشە 21 سێ کاک عادڵگیان لەوانەیە ئێستا بە بڵێن مانگی 11 هیوایە 21 سێ ئەم ساڵ لەدایک بۆ عمری هەژمانگە هیوا پار لەدایک بۆ عمری با بڵێن ساڵێک و هەژمانگە هیوا 10 ساڵ پێشە لەدایک بۆ لە ڕۆژە لە بۆژە 10 ساڵ و هەژمانگە هیوا 20 ساڵ و هەژمانگە هیوا 30 ساڵ هیوا 50 ساڵ هیوا 80 ساڵ هیوا 90 ساڵ هیوا 100 ساڵ ئەگەر نەمەوێ لێک بورجان باشە تۆ دێ ڕێگەنووسی ئەڵێن پاش ماوەیەکی تر مەسەن بە خۆشەویستەکە و ئەگەی باشە مناڵێک و هەژمانگە خۆشەویستی چی ئەوە 100 ساڵە وەخواخۆیەتی بڕوا لەسەر لێوانی قەبرە خۆشەویستی چی کەواتە کێ دێ ڕێگەنووسن چۆن بەسەر یەکێکە عمری ساڵێکەوە یەکێ دێ یەکێ 50 یەکێ 100 یەکی 90 یەکێ فەقیرە یەکێ هەژارە یەکێ خوێنەوار یەکێ نەخوێنەوار یەکێ دەوڵەمەند یەکێ دەوڵەمەند یەکێ مەسیحێکی ئیسلامە ئەمە درۆیەکی شاغارە بۆ هەڵسانی خەڵکە پێ دەڵێن ئەڵێ مەسەلەن ئەم ڕۆمە چۆ لە دەرەوانێت تووشی شتێگەبی خۆی ئەوە درۆیە من نەچمە دەرویکیشم توش نابێ بەڵام یەکێکی تر بڕوای پێ هەبی اعتیقادەکەیە بڵێ بەخوا مە چۆرە دەرتوشی وابی خۆی ترسەکەیە کە بڕوای کردووە بەو درۆیە کە تووشی شتێکەبی ئەوەندە قەلەق و ترسە بێ لەوانەیە تووشی حانسێک سیارە بێ خۆی ترسەکەی خۆی تووشیەکان نەگەوان وڵا بورجەکان ڕاستە جا لەبەرەوە لەلایەنی زانستیەوە بورجەکان هیچ بنەمایەکی زانستی نییە و ئەسڵ ئەساسی نییە بەڵام ئیتر هەندێک کەسێ پێی خۆشە بەوە کاکتۆر لەبەرەوە جەناب و پرۆفیسۆری دەرونیت هەر لەو بوارە وهمیانەی کە ئەوترێ لەسەر مۆزوعێتر طبعا جەناب و شارەزای ئاینی پیرۆزی ئیسلامیشیت بە بڕای جەناب و لەگەڵەوەی کە ئەو هەموو ئەزمونە و لە بواری دەرونی کەسەکانە هەیە بەدەر لە بورجەکان پێت وایە مەسەلەن جنۆکە بتوانێت بچێتە لاشەی مرۆڤەوە واللهی من کار ئەوەی کە تەجروبە کردووە لە ژیان خبرم هەیە و شدنە من مامۆسای ئاینیم و نەکولێ شەریعەم تەواو کردووە بەس بە خبرەی خۆم و پرسیار لەمەکەم و جۆ لە بەرنامەگەن و شتە خوێنمەوان پێ من لە کتێبێکا بە ناوی نەخۆشی و گرفتە دەرونی کۆمەڵایەتیەکان باسم کردووە ئایا جنۆکە چێتە ناو لەشەوە ئەو کتێبە لە بازارم کەستوان بیخوێنێتەوە و چەندها ئاەتی قورئانم هێناوە کە خۆیان لە قورئان تیاتێڵ تووشی وەسوەسە دەکات قەت ناڵێ با بڵێن ئەچێتە ناو لەشتەوانێ تەلەبوز لێیا بە شتێک باسەکرێت من زۆر جۆشم لە مامۆستایانی خەڵکی گرتووە و ئاینی گرتووە زۆربەی زۆری لەسەر ئەوەن کە ناچێتە ناو لەش ئینسانە بەڵام تووشی وەسوەسەمان کەوکو برادەری خراپ لاوە جنۆکە خوا کە دروستی کردو کاکە باشیانەیە و خراپیشیان هەیە ئەوانی چەندێکیان خواپەرست نوێژەکەن ئێمەش باشمانەیە و خراپمانەیە وەکو بەشە لە ناحیە دینیەکەەوە باسەکەم لەبەرەوە من قەناعەتم نییە بە هیچ بچێتە ناو لە شۆمەکەم بەڵام خەڵکی لەم شارە تیجارەتەکە و بڕوا و هەبێ دەیان و سەدان خەڵکی هەڵبژار و پارەی خاڵیشان لێ سەنگە تەنان من یەکێوتی تازە لە حەجات بووم چوون بۆ لای خزمێکمان قەناعەتی بووە بەلا و برادەرم وتی وڵا ئەو تۆش دوو جنۆکە و هەیە ئێوەی کاکە من دوێنێ لە حەجات مۆخاندی ڕاخۆی هەفتەیەکی بەسەدا بڕم جنۆکێ بۆیەتە ناو لێشمەوە دوای ئەوە ئەمە لە ناحیە دینەوە کە ئێمە ئاەتەکان خوێندنەوە خوای گەوراڵێ هەر کەسێ ئیمانی بە من هەبێت جنۆکە ناچێتە ناویەوە ینی حتا شەیتانیش ناتوانێت کۆنتڕۆلێکە کە ئیمانی بەخوا هەبێ ئەیکە ئاەتەکە کە شەیتان بەناڵێتەکە لێ بڕۆ هەرچی دوای تۆ ئەکە ئیمانی بە تۆ هەیە من جەهەنەمیان لێ پڕەکەم بەسە چی ئیمانی بە من هەبێت تۆ دەسەڵاتی بەسەریانی ئێ باش و دەسەڵاتی بەسەریان چۆن چێتەوە ئەمە لە لای تر هەر لە قورئانە باسەکرێت کە ئەو لە نورێ لە ڕووناکی شتێ دروست کراوە ئێمە بەشەر نایان بینین ئەی باشە چۆن نەزانی دوانی هەیە و سیانی هەیە
کەواتە من قەناعەتم نییە بە هیچ شێوەیەک دوایەوە ئەو ئەوروپای کاکە ئەم هەموو کچە جوان و کوڕ و باڵا بەرز و چاو سەوز و چاوشینانە ئەرێم جنۆکەی بۆ ناچێت بچێ وڵان کافریشن چنە لە شێوانە بوویەتە ناو لە شەم ڕەش و بۆرە ئێمە ئەمە بەس ئێمە دروستمان کردووە زۆربەی خیاڵی خۆمانە هەیە بەڵێ وڵات چۆن زەلام هەیە هەڵە خەڵەتێنە برادەری خراپەیەژێ هەڵە خەڵەتێنێ بەڵام ناچێتە ناو لە شەوکاکە بەڵام مە تیجارەتی پێوەکە دەمانە کاکتۆر ئەو هەستە شاراوە نەزانراوە چییە لە مرۆڤ بۆ نمونە لە ڕووی دەرونیەوە تۆ ئێستا وەکۆیک پێشتر لەسەر بورجەکان باس کرد پێی بڵێیت فلانە ڕۆژ ئەگەر کەسەکە ینی دەرونێکی لاوازی هەبێ ئەگونجێت تووشی فلانە قەدەربی بەڵام ئەو هەستە چییە مرۆڤ وا لەیەکا کە بەرە ئەو ڕووداوی بەرێ بۆ نمونە ئەوە بیر و باوەڕی اعتقادەکەی قوربان ئێستا بۆ نمونە کەسانێکن ئەڵێ من بەخوا ژانە سەرمە هەتا دکتۆر حەپێکم نەیەێ چاک نابەوە خۆی من نفسیان خۆی قەنەعەتی بەخۆی کردۆکە بە حەبەکە چاکە بێتوانێ برویان وڵای دکتۆری دەرونتیانە کاکە وەڵڵا مەشتەکە نفسیە بە قورئان وەسوەسەیە هیچ شتێکی نییە توی دکتۆر بەخوار حەپەکەیتی چاکە بێت و چۆن ئەوی توێتی وەرە باشە قسم و کەسیە ناوە حەپی ڤیتامین سیاوە تێکاک ڤیتامین سی چی لاقی بە ژانە سەرەوە هەیە توێتیەوە ڤیتامین سیان لێ بخوان تش خۆوەتەڵا یاوێتی بە هەر ئەوێشان نەخستۆتە دەمێنە ڕۆژ چاک بوومەوە ئەمە نفسیە قوربان اینجا لەبەرەوە لایەنی دەرونی ئینسانی اعتقادەکانە خۆی وا هەیە بەخوا بەردەپەرستێ گا ئەپەرستێ ئەم پەرستنە ئەم گا اعتقادەکە هەیەی نە موسڵمانە و نە مەسیحی و نە یەهودیە و نە کتێبی ئاسمانی هەیە بەس شتێکە بە خۆی دروستی کردەوە لەلایەنی دەرونیە زۆر مرتاحترە هەم کێشەش دروست ناکات بۆ چوار دەورەکەی هەم ئینهیار ناکات ئەوە قەنەعەتە دەرونیەکەی لەلاو دروستەکە زۆر کەسێک تووشی وەسواسی بۆ کاکە 24 ساعت لە حەمامایە وەڵای من خەڵک هاتووە بۆ لامان شەو ڕۆژە 24 ساعتە ئەگەر بڵم 15 ساعتی لە حەمامە بۆ دەسینی هەر پێستەکەی وەکو وەستای گەشتکاری سپی بووە ئەفکارەکەیەتە ناومێشکی و کارەکەی لە دەستم شۆ پاک نەبەوە فکرە خاصن ئەو کەسانی بە مناڵی نازدار بەخێوکراون ئەو کەسانی گۆشەگیر و دوورە پەرێزن ئەو کەسانی بڕوایان بەخۆیانە ئەو کەسانی خۆش باوەڕن ئەوانی سوکایەتیان پێکردن ئەمانە زۆر بە ئاسانی توانی زەرعیم فکاران بکەی لە مێشکە جا علمێکی بەرمەجە لوغەوی العەسەبیە لە ڕێگەی ئەوە تۆ توانی بەرمەجە مێشکی بکەیت ئەوی لەقی بەوە هەیە بەڵام کاکتۆر چی بکەیت بۆی ئەم کەسانە پارێزراو بن بۆ نمونە ئەوەنە فکریان سادە نەبێ یاوەنە هەزریان بە ئاسانی هەڵ نەخەڵەتێنرێ ئەبێ وشیارکردنەوە و پەروەردەکردن هەبێ ئەگەر پەروەردەی خێزانی هەبێ ئەو شتە و کەسە چۆنما بڕواکە من دەیان خەڵکی بڕاوە گەشتۆی مامۆستای جامیعە بێ من لە زۆر مناسبە باسم تەلەڤیزیۆن جامیعە ئەفکاری خورافی ناڵەنتقی هەیە ئەڵێ مەسەلەن بۆ نمونە بەری دەستم خوری دەوڵەمەنگە بۆ نمونە چۆلەکە بجریوێنە میوانمان نییە بۆ نمونە تاکێ پێڵا بکەیتە سەر تاکێ پێڵام و سەفەرەکەم ئەگەر ئەوە ببێ نازان هەمووی ئەفکاری بڵێ ئەوە بکەم بەو قەڵەمە بنووسم بەختم باشە بێەوەی حاجیمەشی قافیکاوە نەبوو لە تەمسیلەکە نازان بۆ بنووسم پارەکەی وێ ئەوە چێتە ئەو حاڵەتانەی کە نامەنتەقیە ئەوە گەڕێتەوە بۆ ئەوەی ئێمە لە پرۆسی پەرۆدە و فێرکردنمانە لە سەرەتایی ئەوانی و بنەڕەتیەوە نەچوین بەرنامەیەدا بنین بۆتە لە مناڵەکانمان فێری بیری منتەقی بکەین بیرکردنەوەی منتەقی چیە بیرکردنەوەی داهێنەرانە چییە بیرکردنەوەی ڕەخنەگرانە چییە بیرکردنەوەی خوڕافی چییە بیرکردنەوەی ئەمانە هەمووی ئەخوێنرێ لە وڵاتانی دنیا یعنی ئێستا من ئەگەر ئەوم بخوێنایە شارەزاییم هەبووە بیرکردنەوەی منتەقی بیرکردنەوەی ڕەخنەگرانە ئەهاتم ئەم شتم هەڵسەنگاندنم بۆ کرد ئەمە ئەبێ یان نابێ ئەمە ئەی بۆ خەڵکی بڕوان ناکە باشە چۆلەکە بجریوێنێ بۆ خەڵکی بڕواکە لەبەرێ ئەو بیرکردنەوە منتەقی نییە و بیرکردنەوە ڕەخنەگرانی نییە بیرکردنەوەی خوڕافی فێر بووە ئەم یە فێرێکە ئەگەر تۆ فێر بووگەتی ئەڵێ بیرکردنەوەی زانستی بیرکردنەوەی منتەقی ئەوەیە کاتێک شتێکە بێ ئەبێ هەموو جارێ نەتیجەکەی ئەمە بێ بۆ نمونە ئێستا لە فیزیایە ئەمە بیرکردنەوەیکی علمی زانستی منتەقیە هەر پلەی گەرماهی ئاو بکوڵێنە هەر شلێوێ بگاتە سە ئەکوڵەیان ناکوڵێ بگاتە سفر ئەیبەستیان نایبەستێ باشە لە 1000 جارە یەک جار نەیبەستێ 999 جاری بەستێ ئەمە خەلەلێکەیە لێرە بەڵام هەموو جارەی بەستێ کەواتە ئەگەر ئەم خۆرافیاتانی باسم کرد بەم شێوە بواە ئەبواە هەر چۆلەکە بجریوی میوانە بێت چۆلەکە جریوانی میوانە بێت چۆلەکە بجریوی میوانە بێت من هەڵێکی هەڵێ ژنەکەم هەویری مامۆستای جامیعە بۆ هەویر با بڵێن هەویری شێلاوە هەویرێ پەڕی و توێتی مەڕۆ میوانمانێ ئەمە وەختێکە بێ بە عیلمی هەر هەویرەکە پەڕی میوانەکەەوە بێت بەڵام تۆ لە 100 جارە جارێک میوانێ سۆتفەیە هیچ لاقی بە منطق و عەقڵ و زانستەوە بەڵام بەداخەوە من مامۆستای زانکۆ هەیە بیرکردنەوەی هەیە بەڵێ بڕای بەوەی ئەی چۆن نیتر بڕای بەوە نییە تۆقیۆ ئینسان کە کەوتە حاڵەتی ترس و قەلەقەوە بڕوا بە زۆر شتەکە
بەزیێکی بترسێنە بخان حاڵەتێکی زۆر ترسەوە بچووکتری حیبەری بڕای پێەکە ئێستا و دوژمنان بێبی تسێمرە بڕابی ئەو پەردەیە هەر لە خۆی لە بەرچاوی ئەوە ئەجوڵێ وڵێ دیۆ کابراکە بۆ کە تو امتحان هەبێ قەلق امتحان بی بۆ بەیانی شەو هەتا بەیانی خەوە بینی نەچویتە امتحانەوە فەصل کراوی ڕاست بوو یا ئافرەتێ دوو ژیان بێ خەو بە خەستەخانە و عملیات و چی شەمانە بێ ئەوە میلاقی بە زۆری بیرکردنەوەمان هەیە و بەو ڕووداوە ئەو کێشەی چۆن چارەسەرێکی دەستخۆش کاکتۆر لەبەرەوەی ئەمە بەشی دووەمی بەرنامەکەمانە لە بەشی یەکەمە من کۆوەڵە پرسیارم بۆ هاتووە لەگەڵ ڕێکلام و ئەوانە کە پێشتر دابەزی ناچارم پرسیارەکان و لێ بکەم کە چەند کەسێکی زۆریش بە تایبەت پرسیوانە جەناب و کەسێکی حیزبیت یا لە ڕابردوو حیزبی بوویت واللهی لە هەموو ژیان ما حیزبی نەبووم و لە ژیانیشمە ئێسام قسەیەکە مەگەل لە حیزبیەکان دەبا بڵێنەوە حیزبی بووە بەڵام هەموو حیزبەکانیشم خۆشەوە ڕقم لە کەسیان نیە گرنگەوەی خزمەت بە کۆمەڵ من ئێستامە کەناڵی تۆ کەناڵێکی ئیسلامیە سبینێ من بڕوا ناکەم کەناڵ هەبێ لە کوردستانە میوانداریە نەکرد و بەشدانیان نەکردوێن هەل لە ئیسلامیەکان و هەل لە علمانیەکان و هەل لە قەومیەکان و لە هەمووینی پارتی یەکێتی ئەوەی جەنابتان هی یەگرت و هەموو حیزبەکان شیوعی ئێنارتی هەمووی هاوکە ینی من مەمنونم وڵات کەسێ بڵێ دوژمنی کوردیشم بەس کەناڵێک ڕێم پێ بە شتێ بۆ مرۆڤایەتی و بۆ پەروەردەی مناڵ و بۆ ئینسانیەت و بۆ خزمەت بێ من قسەی تیاکەم من شتێک ناڵم ینی لەکانی بە سیاسی نییە و من خەتیش ئەوانەی کە سیاسی ناڵم خراپن هیچ لاقم بەڵام ئیتر من ڕێگەیەکم هەڵبژاردووە جەنابێت لە ڕێگەی سیاسەتەوە ئەو لە ڕێگەی دینە ئەو لە ڕێگەی شتەوە خزمەتی وڵاتەکەیەکە من ئەمەی خزمەتی وڵاتەکەم و نەتەوەکەم لە ڕێی بەرنامەکان و لە ڕێی بەحسەکان و لە ڕێی کتێبەکان و لە ڕێی ئەوە بکەم هەر یەکە ڕێگەی و دوای ئەوەش من تەسەورەکەم هەر یەکە بۆ شتێکە گونجە ولا هەتا بەیانی دامنێ لەوانی خەویشم بێت تحمل کەم 100 ساعت قسە بۆکەم بەڵام ناتوانم لە کۆبوونەوەی حیزبیانی ساعت دانیشم ینی تی دیارە بەخوای گەورە من ئەوەی بۆ منەوە دروست کردووە ئیتر طبیعەتی بەشەرەکان وایە ئەژینە نەوەڵا نەحیزبیم و بەڵام هەموو حیزبەکانی کوردستانیش هەتا چاکە ئەکا بە حیزبی خۆم ێزانم بەخوا گلەی و ڕەخنەیەک شەبێ ئەیکەم لەو پەندەوە کاڵی دۆستمەوەیم گرێنی دژمن خاتە پێکەنین من ئەگەر حکوومەتەکەی خۆم خۆش نەوێ حیزبەکانم خۆش نەوێ وڵاتەکەی خۆم خۆش نەوێ بەخوا ناڵێم ئەوە هەیە و ئەوە هەیە هەر ئەڵەم شتی باشە و بڕۆن بۆ ئەوەی هەر بە هەڵەیە بیان بێ بەس کێمە دەسەخێنە سەر برینەکان و پێشنیازەکەی بۆ چاکردنیەتی ئێمەش نەتەوەیەکین چیمان وڵاتانی تر کەمترە حەزەکەم وڵاتی خۆم هەبێ ئاڵام هەبێ سەر بەخۆ بم بەڵام کە ئەم ململانی حیزبی و ئاوە خیانەتەکرێ و ئەمە ئەکرێ و پرۆسی پەرۆدە و فێرکردن بە نایکی ترە ئەڕوات و ئەم شتان نابینم بە شەرم کاکە گیان ساکیتون عن حەق شەیتان نەقڵە خۆ بێت و قسە بکەیت یەخسەکانی مە خۆی تەسی لەسەر کورسی کەس نییە هەر قسەیە بتەوە وە بەهەوایە ڕۆ بە قسەمانەکەن ماڵتان ناوە بە قسەشمان ناکەن من ویژدانی خۆم مرتاح کرد و ئەوەی کە لەسەرم پێویستە کردم ئیتری ئەکەوێت و سەرەوان خۆ من هیچم پێ جێبەجێ ناکرێت بەس قسەکەین و پێشنیازەکەی بەڵێ کاکتۆر پرسیاری ترم بۆ هاتووە هەر لەسەر تەمەنی جەنابە بەو پێی جەناب و کەسێکی خۆشەویست و ینی بەبێ مجاملە ناسراوی لە کوردستانە هیچ کات پێشنیاری پۆستی حیزبی یا پۆستی حکومی لە ئاستی باڵاو بۆ کراوە کە جەناب بۆ ڕەدیکەیتەوە واللهی پێشنیاز کراوە بەڵێ بەس من ڕەتکردنەوەکە طبعا من ئەو حیزبە ئەو لایەنی کە پێشنیازی شتێکی بۆ من کردووە دیارە لە ڕێزگرتن بۆ من و لە دڵسۆزی خۆیانەوە بووە بەڵام بۆ کە نەم کردووە سەیرم کردووە ئەو بوارەهی من نیە ناتوانم زانیمە ئەو سیقەی لەوانەی بدۆڕێن و نەتوانم ئەوەی سیقەم پێیەکە ئەو شتە لەو بوارەیە سەرکەوتونیم بۆیە داوای لێبوردنم کردووە بەڵێ بەڵام نەمتوانیوە لەو بوارەیە کاکتۆر لە بواری پەروەردە و فێرکردن هیچ کام لەو قوتابی و خوێندکارانەی جەناب بۆ بڵێن هەیە ئێستا لە ئاستی باڵا بێ لە عێراقا یا لە کوردستانە خزمەتی سیاسی یا حکومی بکات بەڵێ وڵا زۆر هەیە ساهەیە سەرۆکی زانکۆیە من وەختی خۆی دەورم پێوتوە هەرچی مامۆسای زانکۆی سلێمان بڵێم ئەتوانم بڵێم لە 95 هەموو مامۆسایانی زانکۆکانی کوردستان لەوان هی دهۆکیش چوم خولمان بۆ کردوونتە من ماوەیەکی زۆر با بڵێن بەرپرسی خولەکانی گەشە پێدان و ڕێگاکانی وانەوتنە و شیاندن بووم مامۆستانی دەگمنە ینی بڵێن تازەکان مەگەر ئەجینا هەمووی لە سێمان خولی وانەوتنەوەمان پێوتون ینی وەکو ئەگەر مامۆستاشی نەبم هەندێک زانیاریم پێیاوە و هەشە بۆ نمونە ئێستا مامۆستا بەشیر حەداد ئەمە ئێستا جێگری سەرۆکی پارلەمانی عێراق بەڵێ ئەوە خوێندکاری من بۆ قوتابیم بوو و لە زانکۆی سەڵاحەدین دەرسم پێوتووە بەزەو مامۆسای مجاز وە هاتن زۆر هەیە لەوانە هەیە سایاریدەدەی سەرۆکی زانکۆیە دەیان هەیە بەڕێوەبەری گشتیە مەدیر عامە ئەچم لە 89 مامۆسام بەڵێ کاکتۆر ئەو اختصاصی کە هەو بووە طبعا تۆ بەردەوام لەگەڵ
کێشە و گرفتی خەڵکە ڕوبەڕوو بوویت مەسەلەن لەوە ڕۆژانە ئیترە ئەو کێشانەی کە زۆر زۆر ئازار بەخشن هاتبێتە بەردەستی جەنابوو تا چەند دەرونیەن ئازاری خۆتی یاوە یا هیچ کاتە بوو ئەوە ئازار و بیا کە خۆت پێویستە بە دکتۆرێکی دەرونی بێ بۆ نمونە وەڵڵا ینی چونکە ئەمنە چوونێتە ناو کێشەکانەوانێ یانیۆکو بڵێ ڕای لەگەڵیا بەشە تەبیعەتی وایە کەونێ لەگەڵ شتێکا بە خۆشابێ لەگەڵیا ڕایە لەگەڵیا بەڵام بێگومان وەڵا حاڵەتی کەیسی وایەن خاستە ئێستا کە من سەرۆکی بۆ دێکم خۆبەخژەوە 6 ساڵە و لە لوژنەی دەستنیشانکردنی شام هی مناڵانی خان پێداویستی تایبەت حاڵەتە بینی زۆر هەر لەوە شۆ جاریوا حاڵەتی و بینی پرسیارەکەی ئەڵی باشە ئەوانەی ئەم گەندەڵیاکەن و ئەم ماڵی خەڵکە ئەخۆن ئێستا ئەمەی پیشان بێ بێت وجدانی هەبێ خەوی لێ نەکەی ئەم شەو چە بەشەکەی ئەوە خواردوێتی بۆ نمونە من ئافرەت هەیە هاتوتە لامان لوژنەی تەشخیص 3 مناڵی هەرسێکی سەرەتانی خوێنیە تەمەن دوانی مەدێکێکی ماوە چەند هەوڵیشمان ناوە لەگەڵ ئەم دەوڵەمەنگە و دەوڵەمەنگ ماڵیان ناوە بێندێکشان هاوکاریان کردوین نادوانە بۆ تورکیا بۆ هەندستان خوێنیان گۆڕیوە زەرعی نازام نوخاعیان بۆ کردو چیان بۆ کردووە بەڵامی تر دیارە نەخۆشی قەدرەکەوە خۆشی چی بکە یعنی ئافرەت تێبێتەوە بلۆک بارکەی بلۆک ڕێنی کرێکاری بکەیت و بلۆک بارکەی پیاوەکەشی شەلەلی هەیە 3 مناڵیشی ئاوایی وەرزان دوانی ئەمری خۆی کرد ئینشەڵڵا پەپولەی باشتن خەڵک هاتووە من زۆر جارن دێشتەکەی ئەڵێ ئەسان تەکرە شەیئەن و خەیرون لەکوم وەڵڵاهی لە 100 من ئیمانم پێ هەیە چۆن هەیە مناڵی نەبوو 10 ساڵ 15 ساڵ ئیتر هاتووە ئەم هینی بلووری من ناڵێمەوە غەڵەتە کەس نەیکا من ناوە ناڵم بەس بەسم حاڵەت هەیە باسی حاڵەتەکانەکەم هەر شامی بلوورەکەی کردو الحەمدولله ئێستا بە ساحیبی مناڵی خۆی و تەمەند درێژ بن ئینشەڵڵا بەڵام ئافرەت هاتووە کە هەرنێکی و ئەمەی الحاحی کردو نازان چییە پیاوەکەی هینی فرۆشت بڵێن لەوانەشە زەختی خەسووش و خەزووری لەسەری بێ خانوویشیانە بفرۆشتویانە دوای ئەوەی کە خانوەکان فرۆشتە هاتوون ئەم مناڵی بلووریان کردووە ڕۆنووی کە لە دەرەوە تەڵقی حەکرێ هێلکۆکەی ئافرەتەکە بە سوێنی باوک چ دیارە خەلەل لە ڕەحمی ئافرەتەکە هەیە دوایی کەن و ناڕەحمی ئافرەتەکە زەرعیەکەن مناڵەکە بڕا بێ کە زەرعیان کردووە لە جاتی مناڵی 3 دەرچووە دڵیشان خۆش بووە بەڵام بەداخەوە ئەیتر هۆکارەکە هەرچیەک بێ دوای لە دایک بوون هەرسێ مناڵەکە چکە خاستن دوانە وسییانن جێکجار و کێشەی هەیە چونکە چنە سەر یەکتی و ڕەحم بچووکە و ئیتر ئەو زەخت لەوە کاو ئەو پەتکە ناوکە ئۆکسجین و خواردن بۆ مناڵەکە ڕواچەمێتەوە نێگو سۆندە چۆن ئاوای بۆی ناچێ یا ئەو زەخت لەوەکە هەرسیشان تەخەلف عەقلی دەرچوو ئەجا کەسی دەکەی تەبەنەوە ماڵی فرۆشت ئەوەی فرۆشت و بە هیوای ئەوەی مناڵێکی بێتە 3 مناڵی بەرسێکی هۆی خەڵک یەک مناڵی خاوەن پێداویستی تایبەتی بۆ بەخێو ناکرێت ئەم دایک و باوکە 3 مناڵی خاوەن پێداویستی تایبەت و لە کرێکیشە یعنی کە زۆر جاباکەی بۆیە ئێمە زۆر جاڵن کاکە تۆ هەتا ئەو بیلگیتس کۆ دەزانی دامەزرێنەری کۆمپانیای مایکرۆسۆفت ئەم ساڵ من خوێنەوە نازانم 350 میلیارد دۆلاری هەیە یعنی یەکەم دەوڵەمەندی جیهانە دووە موسیم بێساوەت بۆ بەیەکەم لە ساڵ 99 بڕۆژیانی بخوێن لە ساڵ 99 پارەکەی تەرخان کردووە بۆ خێر و خێرخوازی و ئیشی خێر ئەم دەرزی و سەڵەتان و نەخۆشی و شەلە لە تفاڵ و با بڵێن قوتابخانە و شوێنینە لە سەتایەکی بۆ مناڵەکانی داناوە من دەیان جار پێشنیازم کردووە لە تەلەڤیزۆنەکان لێرە دووبارەیەکەینەوە هەزاران مناڵی خاوەن پێداویستی تایبەتمان هەیە ئێمە تەشخیصیانەکەین پێویستمان بۆی لە مەکتەبێکا پۆلێکی تایبەت هەبێ منهەج زۆربەی مەکتەبەکان وەری ناگرن لە مەکتەب پۆلمان نییە بینامان نییە جاری بە پێویستی بە کەڕەڤانەیەکە بیکڕیدای بدەین بۆیە داوامان کردوڵن کاکە گیان تۆ بۆکو و پیاوە مەبە لە ساڵ 99 بۆ مناڵەکانە دانێکەوە بە عەرەقی ناوچەوان ئەو کابرایەش بە عەرەقی ناوچەوانی خۆی بە عیلم عەقڵەکەی خۆی پیدا کردووە گەندەڵ نەبووە دزی نەکردووە ئەمەی نەکردووە بەڵام هەیە لای وڵاتی ئەمە بەپی بارودۆخەی کوردستانەوە بەڕاستی پێگەیوە هەر حەقی و خەڵکێ دە لە سەتایەکەکەی ئامادە نییە با بەو کەسانەوە خزمەتی ئەوانە لە سەتانەوەی بۆ مناڵەکانی خۆشی بۆ ڕازی نییە بەداخەوە هاوکاریان ناکەین ئێمە گیانی هاوکاریکردنیش و یارمەتیدانیشمان نییە بەداخەوە پێویست نییە دەستخۆش کاکتۆر کاتم زۆر کەمماوە 1-2 پرسیاری کورتە لێ یەکەم و کۆتایی پێێنین چیت هەیە لەسەر ئەو باوکو دایکەی کە تۆیان پەروەردە کردووە با بڵێ وەڵاهی من ئێستاش کاچم دەستی دایک و باوکم ماچەکەم بەڵام بەداخەوە 2 ساڵە بێ باوکم کەوت ئیتر لە کەوتنەکەەوە سمتیشکا و نەشتەرگەریمان بۆ کرد دوای نەشتەرگەریەکە چکە تەمەنی هەبوو جەڵتە لێیا جەڵتەی مێشک بەداخەوە ئێستاوە بۆ 2 ساڵە چێ لەسەر جێ کەوتووە هەتا بەشی خوارەوە ئیش ناکات بەڵام الحەمدولله سێ خوشکم من ئیشەڵا گیان بەهەشتە بێ و لەگەڵ ئێمەش بەپی توانەکانمان
لەگە براکانمە و دکتۆر عەبدوڵڵای برام بەردەوام قێدیشێتی و براکانی ترم خۆمان من دایمەن ئەچم مێساژ بەسەر هاوارێتی ئەڵێ مردن کەی ئەڵم باوکە گیان مردن بۆ بەدەست کەسە مردن بەدەستخوا کەی ڕۆژەکە تەواو ئەوەیە ینی ئێستا ینی وەکو بڵێ مرتاح نییە باری دەرونیەکەی خۆ دەزانی کە خۆی بینێ بە وەزعا بەڵام الحەمدوللا ئیمانی بە قووەتە هەر ئەڵێ خوا دیارە ئەمە شتێک هەیە تاقیکردنەوەیەکە سەبر و تەحەمولی الحەمدوللا ئەوەی ئینشەڵڵا تەمەناکەین لەخوا ئاخر و عاقیبەتی بەخێر بێ و من دایمەن دەستی ماچەکەم چکە و بە فەقیری ئەمەی بەخێو کردووە ئەمەی گەیانۆتەوێ تقریبا بنا بەخێوکردنی دە مناڵ و یانزە مناڵ ئاسان نییە لەم ڕۆژگارە و پێشتریشە زۆربەی براکانیشم وشکەکانم دکتۆران تەواو کرد و ماستەریان تەواو کرد و خوێندنیان تەواو کرد و ئیتر هەیەکەوە بە پلەوینی خۆی و الحەمدوللا هەمووشمان ئێستا ڕێزیانەگرین ڕێزی دایک و باوک و ئەوانیش لەو تەمەنەشا هەر ئێمە خۆشەوێ و هیوادارم ئینشەڵڵا وەکو هەموو دایک و باوکێکی تر بەختەوەر بن ئینشاءڵڵا کاکتۆر بەدەر لە دایک و باوک جەنابیش و باوکیت چیت هەیە بۆ مناڵەکانی خۆت ئەوە بزانم کوڕ و کچێک و هەیە خۆی گەورە لێو نەسێنێت سپاس مەمنونم ئەرەوەڵا کوڕەکەمەوە ژنمان بۆ هێناوە و مناڵێکی هەیە ئێستا مناڵەکەی بڵم چی یان ئەگەر ڕۆژێک دەجار نەیبینم خۆی فعلەن جاران وایە و دەڵێ جەرگی جەرگم جاوە جگەر فرۆش و کەباب فرۆشی هەبوو لا هەولێت وستا بوو ئەو نیە جەرگی جەرگم منەوە هەر زۆر سەرنجی ڕایتەوە ئێستا فعلەن ئەو جەرگی جەرگمە ئەو مناڵە یعنی ئەمەندە خۆشەویستە نازانم کوڕەکەی خۆمە خۆش نەویستوە کچەکەشم شووی کورۆتە چوو ماڵ و حاڵی خۆی ئێستا من و دایکیان ماوینێتەوە هێنا مانووی تر ئاوا گەڕاینەوە و وەڵی تر هەموو کەسێ ینی من زۆر جار ئەڵێن ڕاستە ئیمانم پێ هەیە لەوانەیە خوشکوبرا حەز نەکەن خوشوبراکان لە خۆیان باشتر بێ بەڵام هەموو دایک و باوکی حەزەکەم مناڵەکەی خۆی باشتر بێ و من دایمەن پێشم وتوڵم ڕۆڵە ئەوەندەمان هەیە بیخۆین الحەمدولله قەت لە ماڵی حرام نزیک نەکەونەوە چونکە بەخوا دینارێکی حرام هەزاری با بڵێن حەڵاڵەکە زەبا پێویستە بە چییە ئێمە بەڕوت و قوتی هاتوونی بەڕوت و قوتی ئەڕۆینەوە ئی باشە بۆ چی بەجێ هێڵی ئەگەر دوایز مناڵەکانیشتان پێتانەڵێ چێوتی باوکمان دزی بکات چێوتی باوکمان ناحەقی بکات چێوتی گەندەڵی بکات سوودی چییە چکە تۆ ڕۆیتەوانە هیچ کفنێکی بینی و گیرفانی هەبێ الحەمدولله هەتا ئێستا ئەوەی کە من هەستم پێک و دۆشکور وەکو ئینسانێکی تر و هەموو وەکو کەسوکاری زۆر بەمان و بینەرانی بەڕێز ژیانێکی ئاسایی خۆمانەژین و ئیتر لەوە زیاتر بۆ چیمانە خوانەی بڕێ خۆی گەورە ئینشاءڵڵا تەمەن درێژ و کاکتۆر بەڵام ئەگەر ئێستا پێت بڵێن بۆن منە وەسیەتێک بۆ منداڵەکانت یا بۆ خێزان و بنووسە چ شتێکیان پێڵێیت وەڵام من پێیان نەڵێم تا ئەتوانی چاکە بکە تا ئەتوانی کاری خێر بکە کوردەواری خۆمانە لە چاکە بکە و بێ بەدەم ئاوە بڕوا بێ من جاری وهەیە لەوانەیە لە ڕێگەوبانە تووشی حادیسەی وابوو مەرکەسەوەی توێتی تو چۆنەوە ماوی لەوانەیە دوعای دوو ئینسان بوو بێ کە ڕۆژی ڕۆژان هاوکاریم کردو و ئینسان دەشاغ بە شاغ ناگە بەس ئینسان بە ئینسانەگە ئەچی تەر شوێن لە پڕیشەکە بینێ لە تۆ مامۆستام بووی تۆ لە خولە پێوتم ڕۆژێک کێشە دەرونیم هەبووە بەوە چارەسەر بوو من سەدان کەس لە بازاڕە بینم بە خۆسپاسی تۆەکە ئەڵە وڵا لە ئەوروپا بووم بەو ڕێنمایە نەچوو وەکو شێتم لێ هاتبوو ینی ئەوە خۆشە ینی کە تۆ بەرهەمی خۆتن بەڵام چاوەڕی پارە بکەیت بۆ مقابل خۆش نییە بڵێ هەر شتێ بکەم ئیلا بێ و پارەیەم بیتێ من هیوادارم مناڵەکانی ژەگەر ئەم جۆم لێ بگرن تا ئەتوان ڕاستە هەمومان هەوڵین ماڵ و مناڵی خۆمان بەڕێک و بێبگرن بەس کە لە ماڵ زیاو بوو حەقا هاوکاری کەسانی چکە ئێمە مرۆڤین یەک بەوی ترەوە گەر هاوکاری یەکتری ناکە ژیانێ بە دۆزەخ بۆیە هاوکاریکردن ینی من لەگەڵ ئەوە مگو چۆن لە یابان پەروەەردە ئێستا کاتێک کە کارێکی بە چالاکی بە کۆمەڵەکەی پاداشتی قوتابی خوێندکارەکانەکەی نەک کاری فەردی تاکە بکەیتە ململانی یەکتریەوە من هیوادارم ئینشاءڵڵا ئەوانیش هەموو بینەرێکی بەڕێز کە لە خۆی زیابوو خزمەتی خەڵکی تری پێ بکە یارمەتی خەڵکی تری پێ با ئیشی چاکە بکە ئەزانە زۆر وڵاتانی دنیا ئێستا کاری تەتەوعی و خێرخوازی زۆر زۆرە بەس لا ئێمە ئەو هاوکاریەمان نییە هەرچەندە ودە و دەکەوتووە ساوانی ژینگە پارێزی و زۆر لایانی تر هەیە هاوکاری خوێنەیەن و ئەمە هەمومانە بینین ئەمە نشتی باشە بەس کەمە هیوادارم زۆر زۆر بێ چکە کە من هاوکاری تۆم کرد تۆش هاوکاری من نەکرد کە من تۆم خۆشویست تۆش من خۆشەوێ کە تۆ خۆشەویست بوویت بڕاو هەبێ تووشی لادان نابی هەر کەسێک خۆشەویست بێ هەست بە ئەمان کە پێداویستەکانی بۆ ڕێزی بگیرە نابێ بە حاقد و منحەریف و پیا و کوژ و دز و جەردە و تعدا لە خەڵکی ترکان ئەوە توێژینەوەکان لە هەمووانی کە تاوانەکەن لە خۆشەویستی بێ بەش بوون اینجا گەنیم هاوکاری بێ خۆشەویستە بێ من دڵنیام هەمومان بە بەختەوەریەژین دەستخۆش کاکتۆریان زۆر سپاس ئەزیەتمانەیە دەستخۆش بێ بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئەسمانی پێیان ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەکەمان کە لە دوو بەشی سەرەکی پێکات بوو لەگەڵ بەڕێز
پرۆفیسۆر کەریم قەرستانی بەم شێوازە کۆتایی پێات. تاواقەیەکی نوێی بەرنامەکەمان و دیدارمان لەگەڵ کەسایەتیەکی تری هەرێمی کوردستان بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ. دەستخۆش کاکتۆر.